حکوومەتی هەرێم کە لە ڕابردوودا بەڵێنی دابوو هەموو 25 مانگەیەک موچە دابەش بکات. ئێستا بابەتی دابەشکردنی موچەی کردووەتە مژدانەیەکی گەورە بۆ موچەخۆران و موچەی هەر مانگەیەک بە نزیکەی 25 ڕۆژ دابەش دەکات. ئەمە جگە لە دواکەوتنی موچە بۆ چەندین ڕۆژ. پابندین لەسەر بڕیاری خۆمان و لەسەر بەڵێنەکانی خۆمان ئێمە 25 مانگ موچە دابەش دەکەین. هەموو مانگەیەک موچەخۆران لە دڵۆڕاوکەی ئەوەدان کە ئاخۆ حکوومەت موچەیان پێدەدات یاخودنا. موچەخۆرانیش دەڵێن هەر مانگەیەک کە موچە وەردەگرین بۆ دواتر نازانین کەی و چەند ڕۆژی تێر موچەمان پێدەدرێت. بەداخەوە تەماشا دەکەی ئێستا لیستەی موچە ڕاگەیەندرایە، بەڵام زۆر بەداخەوە تەماشا دەکەی لە 6 مانجێ دەست پێ دەکەن، لە 28 مانجێ تەواو دەبی و تقریبان مانگەی پێدەچێت تا موچە تەوزە دەکرێت. بەڕاستی ئێستا خەرچی موچەخۆر زۆر قەلەقە، یعنی جارێک موچەکەی وەردەگری لۆ جارشکە نازانی لە چ کاتێکی دەدرێت وە چۆنە و نازانی چۆن سەرفی بکە. نەکسی قەت نییە، بەردەوامە تۆ دەزانی مانگ بە مانگ موچە لە دواکەوتنە، مانگ بە مانگ تو داد نایە، دەزانی موچە قەت لەو مانگەکە لە کاتی خۆی، یعنی ئەو مانگەی کە من وەک موچەخۆرێک فەرمانبەرێک ڕۆژی وەرگرتنی موچەکەم لە 20 مانگە تەکیدم مانجی داهات و 25 مانج وەرناگرێت. لەبارەی بڵاوکردنەوەی لیستی موچە بەم شێوەیە چاودێرێک پێی وایە عیبێکی گەورەیە بۆ حکوومەت کە دابەشکردنی موچە وەک مژدانە بەیان بکات. دەشڵێت بابەتی موچە بۆ لە بیربردنەوەی کێشە سەرچیەکانە کە لە سایە ئەم حکوومەتەدا هاوڵاتیان گیرۆدەی چەندین کێشە و نەبوونی خزمەتگوزاری بوون. ئەو هەوڵەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر موچە دەتوانین بڵێن خۆڵکردنە چاوی خەڵکە و خەڵک مەشغوڵکردنە لە بۆ لە بیربردنەوەی کێشە سەرچیەکانی کۆمەڵگەی کوردیە، تاوەکو خەڵک مەشغوڵ بکەن و نەپڕژێنە سەر مەسەلەی تر و وەشکستی حکومڕانیەکەیان بۆ بشارنەوە. ئێستا دەتوانین بڵێن موچە بە تاڵان دەبرێتن، یعنی هەرێمی کوردستان داهێنانێکی نوێی کردیە لە سیستەمی حکومڕانی خۆیدا کە تاڵانکردنی موچەیە لەلایەن نوخبەیەکی دەسەڵاتەوە. سەرباری ئەوەی حکوومەت نزیکەی 9 ساڵە پلەبەرزکردنەوەی بە شێوەیەکی نایاسایی ڕاگرتووە کەچی لەبری ئەوەی هەوڵی ئەوە بدات میکانیزمێکی گونجاو دابنێت بۆ دەستپێکردنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و قەرەبووکردنەوەیان. هێشتا نەیتوانیوە بۆ هەموو داهاتەوە کێشەی دابەشکردنی موچە چارەسەر بکات. ئەما جگە لەوەی کە گوێی خۆی لەو هەموو قەرزەی موچە خەواندووە کە لایەتی. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.